پاڵپشتی هەموو بڕیارانە دەکەم دەبێمە ڕێک پۆش بین بەڵام سەیری کەمە تێکڕایمان لە چی کردو لە نێوان ئەو چەمکانە یەک پۆشی یەک ڕەنگی ڕێکپۆشی و 2000 شتێکی تر هاتەوە خوێندنەوەی ئێمە و تێگەشتێک کە لە یەکپۆشی کراوەی کە مامۆستا باسی کرد ترسی من لە پاژەوە بڕیارەیە سەر کەستا کۆمەڵە کەس یەکپۆشی بە باڵاپۆشی دادەنێزانی من ترسم لە خوێندنەوەکانی مامۆستا هەیە بۆ بابەتە یعنی هێندە کەسێ دەمانەوە بمانگەڕنەوە بۆ سەردەمێک کە سەردەمی ئێمە ئەومان تێپەڕاندووە ئێمە ڕاستە مەودای ئازادی و دموکراسی بۆ چییە هەیە حەزەکە تەنورەکەی لە سەر و ئەژنۆیەوە بێ هێشتا حەزەکە باڵاپۆش بێ بەڵێ ئێمە دەڵێن هەردووکیان مافە مەسەڵەن ئەویشیان ماف نییە ئەم بڕیارە ماف لێسێنێتەوەوانە ئەمانە ئەمەڵەقەی ناکە تەنورەکەی لەکوێ بێ واونەوت بەڕە سەرۆکی زانکۆوا دەڵێ بەڵام بەڕێز بەرپرسی خوێندنی باڵای پەرلەمان وان ناڵێتن سەر کە خوێندنەوەی وان تێگەشتنیوان من دەمەوێت دوو چەم ئاماژە پێ بکەم زانی ئەگەر چی ئێمە مەودای ئازادی و دموکراسی لە هەرێمی کوردستان بۆ ڕادەیە نییە کە بەراوردی بکەین بە وڵاتانی ئەوروپی و ئەمریکا و ڕۆژاوایە بەڵام مەودایەکەی بۆ ئازادی و دموکراسی ئێمە من نامانەوە بگەڕێنەوە من ترسم لە وجودی ئیسلامی سیاسی هەیە ئەم بابەتە بقۆزێتەوە بۆ چەمکەکانی تر بۆ باڵاپۆشی ئیجباری بۆ ئەوەی کە زانکۆکان بن بە بەشێک لە ململانی ئایدۆلۆژیاکە جابراکەم ترسە لە ئیسلامی سیاسی بۆ هەیە خۆ ئەو ئەندامی کۆمەڵی دادگەری نییە خۆ یەکگرتو نییە جەنابی کە سەرۆکی زانکۆیت دڵنیا بە لەوەی کە ئەگەر پارتیش نەبێ مەیە لە بۆ پارتی ئەگەر یەکێتیش نەبێ مەیە لە بۆ یەکێتی کاغڕز من باسی ئایدۆلۆژیا دەکەم کۆمەڵی ئیسلامیە یەکگرتووە قەراریاوە نەخێر حکوومەت بەدەست یەکگرتووە ئیتر ترسەکەت لە چییە سەیریکەن نێشتنی چینایەتی بە دروشمی کێیە چەپەکان و کۆمۆنیستەکان و کارل ماکس و هەمووانە هاتن دواتر سۆشیال دموکراتەکان تێمە جیاوازی چینایەتی نهاڵن بێڵێ لە کوێی ئەرکی زانکۆدا مەهامی زانکۆدا نەخشە ڕێگای زانکۆ نەخشە ڕێگای کورتخایەن و درێژخایەنە ئاماژە بەوە کراوەکە ئێمە کار بکەن بۆ جیاوازی نێشتنی جیاوازی چینایەتی ئەزانی ئەرکی زانکۆ چیە ئێمە لە ئەرک و مەهامەکانی خۆمان خەریکە لادێ نەزانست ئەرک و مەهامی زانکۆ زۆر لەوەی گەورەترێمە بچووکی کەینەوە لەگەڵ یەکپۆشە من پشگیری ئەو بڕیارە دەکەم بە شەرتێک لەلایەنی ڕێکپۆشیا بێتن سەیریکە زۆربەی جیاوازی چه زەرێکیە زۆربەی دکتۆرە زیرەکەکانی کە ئێستا عملیاتی خۆمان و کەسوکارمانەکەن کاتی خۆی کراسی سپی و پانتۆڵی ڕەساسیان لەبەرا بوو هەر لە زانکۆی سلێمانی و زانکۆی سەلاحەدینیش بوون من و تۆش عیادەکەی ئەبێ هەفتەیە بۆستین تا بەرمانەکەوێت ئایا ئەمە تووشی تەخەلوف بوون نەخێر سەیریکە باشە ئەگەر تۆ جلو بەرگت یەکسان بوو تۆ دەگەیتە ئاستی مستەوای و دکتۆرانێکە و کات بوونە بەچی ئەگەیتێک بە توێژینەوەی بەرز بە بەرزکردنەوەی ئاستی مامۆستایانی خۆت بۆی کە دکتۆر باسی کرد پێدانی ئەو خولانەی پێداگوزی کە بە مامۆستاکان دەکرێتەوە